پشتیوانیەکانی ئەمریکا بۆ کورد زیاتر دەبێت. لەسەر ئاستی باڵای ئیدارەی بایدن لەبارەی هەسەدا پەیام دەدرێتە ترامپ. سەرەڕای زیادبوونی هەڕەشەکانی تورکیا بۆ سەر کورد لە ڕۆژئاوا لە ئەمریکا هۆشداری زیاتر دەدرێت. لەسەر ئاستی باڵاش پشتیوانی کورد بۆتە دیاردیەکی ئەسپێکراو. لەم بارەیەوە جێئیک سولیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکی ڕایگەیاندووە ئێمە پێویستمان بە توانایەکە بۆ ئەوەی شەڕی داعش لە ڕۆژهەڵاتی سووریا بکەین و ئەوە شتێکە کە ئێمە ئامۆژگاری ئیدارەی داهاتووی ترامپمان کردووە. دەژڵێت پرسی سەرەکی ئەوەیە کە چۆن دڵنیابین لەوەی کە ئێمە پشتیوانی باشترین و نزیکترین هاوبەشی خۆمان کە هەسەدێ. ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا ئەوەشی وتووە پێویستە لەگەڵ کورد بین، دڵنیابین لەوەی کە ئەوەندەی ئاسایشی هەیە کە بتوانن بەردەوام بن لەوەی ئەو هاوبەشە باشە بن کە هەبوون. وایە پێویستە لەگەڵ کورد بین و سەرۆک بایدنیش دەیەوێت ئەوە بکات. لەلایەکی دیکە سیمون لیدین جێگری پێشووی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبارەی هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوا ڕایگەیاند پێویستە ئەمریکا هاوکاریەکانی بۆ هەسەدا زیاتر بکات، هەموو ئامرازەکانی بەردەستی بەکاربێنێت تا دڵنیا بێت دەتوانن بەرەنگاری هێرشی تورکیا و گروپەکان ببنەوە.